سپاس بۆ ئەم دەرفەتە. هەشتی ئادەر ڕۆژی ژنانی جیهان لە گەلانی ئازادیخواز ژنانی ئازادیخوازانی جیهان بە تایبەتی لە ژنانی کورد پیرۆز دەکەم، لەبەر ئەوەی کە ژنانی کورد لە تێکۆشانی خۆیاندا لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا بە ڕەنج و ماندووبوونی خۆیان بە تێکۆشانی خۆیان نیشانیاندا کە هەشتی ئادار بە تەنیا ڕۆژێک نییە، بۆ ئەوان قەتیز نییە لە ڕۆژێکدا، بەڵکو ژنانی کورد بە تێکۆشان و ڕەنجی خۆیان بە هەوڵدانیان لە بوارەکانی سەربازی، سیاسی، فکری، ئایدۆلۆجی و لە هەمان کاتدا بە سەرپێخستنی دەستگا و دامەزراوە خۆسەریەکانی خۆیان و بوونیان بە شۆڕش لە نێو شۆڕشی دیموکراتی و فکری و کۆمەڵایەتی توانیان کە نیشانی هەموو جیهانی بدەن کە هەشتی ئادەر بە تەنیا ڕۆژێک نییە، بەڵکو هەموو ڕۆژێکی ساڵە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لە هەشتی ئاداردا وەک ڕۆژێکی سەمبولیک ئاور لە ڕابردووی خۆمان بدەینەوە. ئێستا من هەڵسەنگێنین بۆ داهاتووشمان بیر لەوە بکەینەوە کە ئایا ئێمە دەستکەوتەکانمان چین، کەم و کوڕەکانمان چین، لەکوێ دەتوانین ئێمە گۆڕانکاری دروست بکەین و بە شێوەیەک کە بە ئەزمون وەرگرتن لە هەڵەکانی خۆمان بتوانین لە داهاتوودا تێکۆشانێکی بە بەرهەمتر و تێکۆشانێکی تۆکمەتر پێکەوەیی و هەرەوە زیانە بەڕێوە بەرین. تێکۆشانێک کە نەک تەنیا قەتیز بێ لە بەرەی تێکۆشانی ژناندا، بەڵکو بتوانێت تێکۆشانێکی وەرچەرخێنەر بێ لە هەموو بوارەکانی سیاسەتی دیموکراتیکدا، چ لە بواری ئابووریەوە، لە بواری تەندروستیەوە، لە بواری پەروەردەییەوە، بۆ گۆڕانکاری لەو زەهنیەتەی کە دەیەوێ ئاین، خێزان، بوارەکانی پەروەردە و هەروەها نەرید لە دژی ژن بەکاربهێنێ. بەڵکو ژن بە ڕەنج و تێکۆشانی خۆی لە بەرەو پێشبردننی زەمینەی ئاشتی و لە هەروەها بەرەو پێشبردننی زەمینەی سیاسەتی دیموکراتیک بتوانێت ئەو بوارانە بۆ وەرچەرخان و گۆڕانکاریەکی ڕێشەیی بەرهەم بێنێ. ئەوەی کە زۆر زۆر گرنگە لەم قۆناغی ئێستاە، ژنانی کورد بە تایبەتی ئێمەی ژنانی کوردستان قاڵی بینەوە لەسەری ئەوەیە کە چۆن لە بوارەکانی کۆمەڵکەدا زیاتر بتوانین کە هەم لە بواری بەرەو پێشبردننی دامەزراوەکانی کۆمەلگا و هەروەها بەشداری پێکردنی کۆمەلگا لە بواری دیموکراسیەکی ڕاستە و خۆ بەشداریدا کۆمەلگە ببێتە خاوەنی بڕیار، کۆمەلگە ببێتە جێگەی گفتوگۆ و کەشی کۆمەلگە ببێتە جێگەی بڕیاردان و هەروەها جێبەجێکردنی بڕیارەکانیان و پاراستنی دەستکەوتەکانیان. ئەوەی کە زۆر گرنگە لەم قۆناغی ئێستادا ئێمەی ژنانی کوردستان بیری لێ بکەینەوە ئەوەیە کە چۆن بتوانین پێشەنگایەتێکی ڕاستەقینە لە بۆ کۆمەڵگەکەمان بکەین و هەروەها بۆ ژنان بکەین و هەر کامێک لە ژنان نەک بەتەنیا ببن بە پەراوێزێکی تێکۆشان، بەڵکو لە هەمان کاتدا ببنە بکەرێکی سیاسی و کۆمەڵایەتی بۆ بەرەو پێشبردننی تێکۆشان لە هەموو بوارەکاندا. و لە لایەکی دیکەشەوە چۆن بتوانن کە ببنە هێزی بڕیاردان و ببنە هێزی وەرچەرخانی ئاشتی و دیموکراتیانە بۆ بەرەو پێشبردننی سیاسەتێکی دیموکراتیانە کە لەسەر بنەمای بەشداری ڕاستەوخۆی کۆمەلگا بێ و بەشداری ڕاستەوخۆی ژنان بێ. ئەوەی تا ئێستا لە دنیادا جێگەی ڕەخنەیە کە بە تەنیا و تەنیا گۆڕانکاریەکان لە هەموو تەواوی ڕەوتەکانی فێمینیزم وێرای ئەو دەستکەوتانی کە بەدەست هاتووە، بەڵام لە هەمان کاتدا ڕاستێکمان بۆ ئاشکرا بووە کە بە تەنیا و تەنیا گۆڕانکاری یاسایی بەز نییە بۆ بەدەستهێنانی مافەکان، بەڵکو ئەوەی کە زۆر زۆر گرنگە کە ئێمە چۆن بتوانین لە نێو کۆمەڵگەدا خاوەن ڕێخستنێکی لە هەمان کاتدا خۆسەریانە بین بۆ ژنان و بەم ڕێخستنە خۆسەریانە چۆن بتوانین گۆڕانکاری ڕێشەیی لەو عەقڵیەتەیە بکەین کە ذهنیەتی دەسەڵاتدارەتی، ذهنیەتی پیاوسەلاری، ذهنیەتی پلەداری لە نێو کۆمەڵگەیە دروستی کردووە و وای لە کۆمەڵگە کردووە لە هێزی خستووە کە باوەڕی بەخۆی بێ، متمانی بەخۆی بێ بۆ چارەسەری دیموکراتیانە. ژنی کورد نمونەیەکی بەرجەستەیان پێشکەش کرد لە بەرەو پێشبردننی تێکۆشانە، نمونەیەکی بەرجەستەیان پێشکەش کرد کە دەکرێت چۆن گۆڕانکاری دروست ببێ. بە دەیان ساڵی تێکۆشانیان بۆ کردنەوەی ئەو مەیدانە بۆ کۆمەلگا
هەر لەسەر هەڵدانی جەماوەریەوە بگرا، هەتا بواری سەربازی، بواری خۆپاراستن، لە بواری تەنانەت دەستنیشانکردن و هەروەها چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵگەیە ڕۆڵیان بینیوە و تا ئێستاش ڕۆڵ دەبینن. لەسەر پێخستنی ئاکادمیەکانی سیاست و ئاکادمیەکانی زانستیدا ڕۆڵی بەرجەستیان بینیوە و لە هەموو مەیدانەکانی تێکۆشاندا پێشەنگایەتیان کردووە و بۆ هەموو جیهانیان سەلماندووە کە ژن بەشێک نییە لە شۆڕش، بەڵکو و جەوهەری شۆڕشی دیموکراتی و کۆمەڵایەتیە و بەم پۆتانسیێلە بەم ماتەوزەیی کە هاتوۆتە مەیدان بۆ تێکۆشان، ژنانی کورد نمونەیەکن کە چی دیکە کۆمەڵگەی کورد ئەو کۆمەڵگەیە نییە کە لەسەر بنەمای ناموسپەرستی ژنان دەکوژێ، بەڵکو نمونەیەکە بۆ ئەوەی کە پێشەنگایەتی بۆ تێکۆشانی دیموکراتیانە دەکا و چۆن لە تێکۆشانی چەکداریانەیەدا ژنانی کورد هەموو ئەو عەقڵیەتە کۆنەپەرستی کە لە نێو کۆمەڵگەدا هەبووە لە بەرامبەر بە ژن کە ژن ناتوانێ نازانێ ئەوانیان شکاندووە، بەڵام لە هەمان کاتیشا لە سیاسەتی دیموکراتیە لەو پرۆسەیەی کە پێی دەگوترێت پرۆسەی ئاشتی، ژنانی کورد دەتوانن لە نێو کۆمەلگاوە جارێکی دیکە ئەم هێزە وەرچەرخێنەری سیاسەتی دیموکراتیان نێو کۆمەڵگەدا دروست بکەن و ئەم پرۆسەیەک نییە کە لە خاڵێکەوە دەست پێ بکە و لە خاڵێکی دیکە و کۆتایی بێ، بەڵکو پرۆسەیەکی بەردەوامە تا ئەو کاتەی کە ژنێک لە دەرەوەی پرۆسەی سیاسەتی دیموکراتیانە بمێنێتەوە و ئەمانج لە ئەم پرۆسەیە ئەوە دەبێت کە هەموو کۆمەڵگا بەشداری لەم پرۆسەیە بکە بۆ جارێکی دیکە سیاسەت تەنیا و تەنیا لە چوارچێوەی ئەلیتێکی دەسەڵاتدار لە حکومڕانیدا قەتیز نەبێ، بەڵکو تەواوی کۆمەڵگا بتوانێت بەشداری سیاسەتی دیموکراتیانە بکەوە، بەشداری ئەوە بکە کە چۆن بتوانێت ژیانی خۆی ڕەنگرێش بکە بەو مۆدێلەی کە خۆی باوەڕی پێێتی و متمانی پێێتی، بەو مۆدێلەی کە وەڵامی چارەسەرکردنی کێشەڕێشەیەکانی دەداتەوە، هەر لەو کێشانەی کە تا ئێستا لە زەهنێتی دەسەڵاتداریەوە بەرهەم هاتووە، لە کۆچبەریەوە بگرا هەتا شەڕ و توندوتیژی، لە توندوتیژی لە بەرامبەر بەژنەوە بگرا هەتا هەموو ئەو دابوونەریتە کۆنەپەرستانەیە کە لە نێو کۆمەڵگەیە ڕیشیان داکوتاوە بە شۆڕشی کۆمەڵایەتی و دیموکراتی تەواوی ئەو دیاردە و نەریتە ناشرینانی کە لە نێو کۆمەڵگا هەیە دەیخاتە ژێر پرسیار، چۆن لە ڕابردوودا خستوتە ژێر پرسیار بە هێز و توانای خۆی و هەوڵی چارەسەرکردنی دەدا. ئەمە تەنیا و تەنیا بە تێکۆشانی ژنان دەستەبەر نابێ، بەڵکو ژنان ڕۆڵێکی سەرەکی لەوەدا دەبینن، بەڵام لە هەمان کاتدا بە بەشداریکردنی هەموو بەشەکانی دری کۆمەڵگا مەیسەر دەبێ. شۆڕشێک ئەگەر نەتوانێ ژن بێنێتە مەیدانی بڕیاردان و هەموو کۆمەڵگا بەشداری پێنەکە، لە ڕاستیە ناتوانێت ناوی لێبندێ شۆڕش. ئەگەر شۆڕشێک ڕێخستنێک سەرپێخستنێکی ڕێخستنی خۆسەری ژنان ئەگەر نەتوانێ ژنان جۆش ئەو ماتەوزەیە کە لە ژنانە هەیە بە شێوەیەکی جۆش و خرۆش نەیخرۆشێنێتە مەیدانی تێکۆشانی ئازادی، ئەو ڕێخستن و شۆڕشە ناتوانێت ناوی لێبندێ شۆڕش. بۆ ئەوەش لەم قۆناغەدا هەر چۆن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قۆناغی سەر لە نوێ لە دایکبوونەوەدایە، لە قۆناغی ڕێنسانس و ڕۆشنگەریەکی نوێدایە، ژنانی کورد سەرقافڵەی ئەو شۆڕش و ڕۆشنگەری و ڕێنیسانسن. ئێمە لەم هەشتی ئادەرەدا من بۆ خۆم وەکو ژنێک وەکو ئەندامێکی ئاکادمیای ژینۆلۆژی لەو بڕوایەدام کە ژنانی کورد بە متمانەبوون بەهێزی جەوهەری خۆیان دەتوانن بە ئەو ئیلهامەی لە شۆڕشی ژن ئازادیەوە وەریان گرتووە، ئەو ئیلهامەی لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان لە شۆڕشی ژنی کورد لە ناو شۆڕشدا بەدەستیان هێناوە، ئەم قۆناغەش سەردەخەن و ژیانێکی شایستە بە مرۆڤ، ژیانێکی شایستە بە واتای ڕاستەقینەی ژیان پێشکەش بە کۆمەڵگا دەکەن و کۆمەڵگا جارێکی دیکە دەکەنەوە خاوەنی ڕاستەقینەی هێزی متمانەبوونی خۆیان بە خۆیان و هێزی بەڕێوەبەری خۆیان و هێزی پاراستنی خۆیان. ئەڵبەتە کاتێک کە هەشتی ئادار پیرۆز دەکەین، هێندەی دیکە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان بانگەوازی ئاشتی و چارەسەری دیموکراتی هێندەی تر ئەو بۆنەیەی واتەدارتر کرد، لەبەر ئەوەی کە ئەو تێکۆشانێک کە لە قۆناغی ڕابردوودا کراوە و هەموو ڕۆژێکی کردوتە هەشتی ئادار زیاتر بەم بانگەوازیە و بە سەرپێخستنی ئاشتی و چارەسەری دیموکراتیانە
زیاتر واتەدار دەبێت. ژنانیش لەو پێناوەدا لە هەموو ئەو دام و دەستگایانەی کە ئەنجامی تێکۆشانی 52 ساڵی تێکۆشانی قۆناغەکانی ڕابردووە کە بە ڕەنج و ماندووبوونێکی زۆر بە باجێکی زۆر بە خوێنێکی زۆر هاتوتە قۆناغی ئەمڕۆ زیاتر خۆی بەرپرسیار دەبینێت لەوەی کە قۆناغەکە تایبەتی قۆناغی چارەسەری و ئاشتی دیموکراتیانە پێش بخە. هیچ شتێک لە ئاشتی و ئازادی و دیموکراسی بەهاداتر نییە. هیچ شتێکیش لە پێناوی ئەوەدا ئەوەی کە ڕەنج و تێکۆشانی بۆ بدرێ بەهاداتر نییە. لەم قۆناغی ئێستادا ئێمەی ژنانی کورد ئاکادمیای ژنۆلۆژی خۆمان بە بەرپرسیار دەبینین لە ئاستی سەرخستنی پرۆسەی چارەسەری دیموکراتیانە و هەروەها وەڵامدانەوەی قۆناغەکە بە شێوەیەک شایستە بێ بە هەموو قوربانیانەی کە لە قۆناغی ڕابردوودا دراوە. ئێمە زۆر باش لە دەرکی ئەوەداین کە سەرخستنی ئاشتی زۆر سەختتر و زەحمەترە لە قۆناغی شەڕ. بە درێککردن بەو ڕاستیە دوو قاتکردنەوەی هێزی فکری، هێزی کردداری خۆمان و بە تایبەتی تەقاندنەوەی ئەو ماتەوزەیەی کە لە ئێمەدا هەیە بۆ سەرخستنی پرۆسەکە بە گرنگ دەبینین و بەشداری پێکردنی هەموو کۆمەلگا و هەموو تاکەکانی کۆمەلگا بە تایبەتی ژنان گرنگ دەبینین بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە. جارێکی دیکە هەشتی ئادار لە هەموو ژنانی ئازادی خوازی جیهان بە تایبەتی لە ژنانی کورد پیرۆز بێت.